قانون النفط والغاز لحكومة إقليم كردستان. لە دوای بڕیارەکەی دادگای فیدراالیەوە لەسەر دۆسەی نەوتی هەرێم و ڕاگررتنی 200 ملیارد دینارەکە لەلایەن حکوومەتی ناوەندیەوە، قەیرانی موچەی فەرمانبەران و موچەخۆران لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی دیکە نوێ بۆتەوە و مەترسی لەسەر دروست بووە. ئەمە لە کاتێکدا نرخی نەوت بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بۆتەوە و جموجۆڵی بازرگانیش لە دەواازە سنوورەکاندا چالاکە و داهاتی ناوخۆ زیادی کردووە. بەپێی زانیاریەکان ناردنی 200 ملیارەکەی بەغداد بۆ حکوومەتی هەرێمی کوردستان مەترسی تەواوی لەسرە. بە نەناردنی ئەو بڕەپارێش مەترسی لەسەر موچەی فەرمانبەران دروست دەبێت و دوور نییە حکوومەت بیر لە سیناریۆی لێبڕین وەک داهێنراوی خودی ئەم کابینەیە یاخود دابشکنی موچە بە 40 ڕۆژ و 50 ڕۆژ جارێک بکاتەوە. بەو پێی حکومەت لە ڕابردوودا ڕێگەی دەستبردن بۆ موچەی وەک ئاسانترین و کورتترین ڕێگە تاقی کردوتەوە. بەپێی زانیاری پەرلەمانتارانی هەرێم حکوومەتی هەرێم ناشەفافیەکی زۆر و نادیاریەکی تەواوی لە بواری داهات و خەرجەکاندا هەیە. لە ئێستاشدا کە مەترسی تەواو لەسەر ناردنی 200 ملیارد دینارەکە دروست بووە، ڕاستەوخۆش مەترسی تەواو لەسەر موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دروست دەکات. سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان بەشێک لە هۆکاری دواکەوتنی موچە بۆ کێشەی تەکنیکی دەگەڕێتەوە دەڵێت لە ئێستادا نرخی نەوت بەرزە، هیوادارین حکوومەت بتوانێت لە داهاتی خۆی موچە دابین کات و هەموو مانگێ لە کاتی خۆیدا بیدات. ئێمە خۆتان نەزانن ماوەیەکە موچە بەداخەوە مانگانە دواکەوێت، وای لێ هەموو مانگێکی موچەکە دراوە، بەڵام وای لێ دواکەوتن بەخۆیەوە بینێ لە ماوەی مانگانە 20 ڕۆژ بۆ 25 ڕۆژە خەیانەیە دابەشکردنی موچە. ئەمە بەشێکی حکوومەتی هەرێمی کوردستانەوەی پێڕاگەیاندوین کە بریتیە لە ئیشی فەنیات کە بەداخەوە ماوەیەکی دوور درێژێن بە دواسوورمان کردووە، ئەبووە ئەمە عیلاج کرایە بەڵام تاوەکو ئێستا عیلاج نەکراوە و بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە ئەو بارودۆخەی کە لەگەڵ عێراقا هەبووە 200 ملیار نەگەشتنی 200 ملیارەکە ومێ دەکەین کە ئەو کێشانە عیلاج و حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستا هەموو زانن نرخی نەوت بەرزە، حکوومەت بتوانێت هەوڵ بات کە لە داهاتی خۆی موچە دابین کا هەموو مانگە لە کاتی خۆی ئابدرێ ئەوەی کە لە ڕووی فەنیات چیوە هەیە. ئێمە پێشنیارمان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەزارەتی دارایی کردووە کە وا بکرێ مانگانە ڕۆژێک بۆ وەزارەتێکدا بنرێ بۆی موچەکان لە کاتی خۆی ئابدرێت. هەر لەو بارەوە ئەندامێکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان لە تۆمارێکی ڤیدۆییدا لە پەڕەی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک وەڵامی چەند پرسیارێک لەبارەی بابەتی موچە و چارەنووسیەوە دەداتەوە و دەڵێت دیار نییە کەی و چۆن موچەی مانگی شوباتی فەرمانبەران و موچە خۆرانی هەرێم دابەش دەکرێت. ینی بەداخەوە یعنی نرخی نەوت بەرزە بێتەوە و جوڵەی بازرگانی کۆمەڵێکی شەیە کەچی لەبەر ئەوەی کەس قسە ناکە قازیە نییە لای هێز و حیزبە سیاسیەکان سستیەکی زۆر لە موچەی فەرمانبەرانە هەیە. تا ئێستا بە هیچ شێوەیەک دیاری نەکراوە موچەی فەرمانبەران ئەگەر دەستیش پێ بکات لە 3-4 ڕۆژی ئایندا دیار نییە چەند وەزارەت بەردەوامە بێت، ئەگەر لە بەرمیلێنەوە 25 دۆلار بمێنێتەوە و داهاتی ناخۆش بەم شێوە کۆ بکرێتەوە دڵنیایە موچەی فەرمانبەران نادرێ. ئەمە جگەلەوەی 200 ملیارەکەی بەغداش تا ئێستا چارەنووسیدا دیارە. جگە لە موچەی مانگی 2 کە هێشتا دابەش نەکراوە، بەپێی زانیاریەکان هێشتا بەشێک لە موچەخۆران بە تایبەت هێزەکانی ئاسایش لە سنووری سلێمانی موچەی مانگی یەکیان وەرنەگرتووە کە بەپێی بڕیارێکی حکوومەت موچەکانیان لە داهاتی ناوخۆ دابەش دەکرێت. داهاتی ناوخۆش دیار نییە.